مصلحة خوي هي على لا تبارك ولا شدي مصلحة كلها شيء قال سير تشيبو عراق تشيبو هذا بارك عليك كنت يجي مصلحة خوي مصلحة كل هاتني زر وخلاص والله بلاني هذا بحس كذا وبحسي قال لك رزقاتي لو انا جيش عراقي بس شو لك في فارسي حيث تجيبون بسيابو ناتو ايش منعت ناتو اي منعت شاب هيك لا وزاره تبارك خلقك وجنو حسابك كلكم حسابك هەموو کاتێک تورکیا هەڵوێستی هەر خراپ بۆ بەرامبەری پەکەکە و یەپەکە ئەو کە هاتوۆتە هەولێر چۆتە بەغا لەبەر مەسلحەتی خۆی ڕۆیوە لەبەر مەسلحەتی کورد نییە مەسلحەتی کوردی ئەبەدەن ناوێ خۆ ئێستا لە هەڵبژارنەکانە ئەم هەموو دەنگیان هێناوە ئیحترافیان پێ ناکە مانای وایە تورکیا هەر ئیشی خۆی بڕوە کاروباری خۆی بڕوە و مەقسەدی نییە کورد چی لێ دێت چی لێ نایە ئەجینا چەند ساڵە ئێمە پارتی بڵێن پەیوەندی بە تورکیاوە هەیە یەکێتیش پەیوەندی بە ئێرانەوە هەیە هیچیان مەسلحەتی کوردیان ناوێت نە ئێرانەیەوێ نە تورکیاوێ خەڵکی مەدەنیش هەیە بیتوێنێتەوە فەرق ناکە ئەسا سەدام حوسێن کە مابوو نەحلە لە گۆڕەکەی ڕەش و سپی لێک ناکردەوە 182,000 شەهید کرد ئەنفال کرد 5,000 کەسی لە هەڵەبجە شەهید کرد ئەوە کەس هاتە جواب لەسەری کەس نهاتە جواب هەمووی بۆ مەسلحەتی خۆیانە برا جوانەکەم هەموو جارە بێدەنگ بووە چەند وەختە هەر بۆردومانی قەندیل و مەنتیقەکانی کوردستانی نەکردووە هەر بێدەنگ لە ڕاستیە سەردانی وەزیری دەرەوەی تورکیا بۆ هەرێمی کوردستان ڕنگدانەوەی پەیوەندیەکی دوور و درێژە بەڵام لە ڕاستیە ئەم پەیوەندیانە پەیوەندیەکی دامەزراوەی نین پەیوەندیەکە کە تورکیا وەکو دەوڵەت پێی خۆشە زیاتر تەعامل لەگەڵ حیزبەکانە بکات تاوەکو تەعامل لەگەڵ دەوڵەت و دامەزراوەی دەوڵەتیە بکە بۆیە من وای ئەبینم جگە لە درێژە پێدان و گەورەکردنەوەی سنووری یا پانتایی بەرژەوەندیەکانی خۆیان لە هەرێمی کوردستانە بە تایبەت لە سەروبەندی دروستبوونی حکوومەتی هەرێمە کە دیارە ئەوان گرنگە بەلایەنەوە ئەو ئەجندانەی کە حکوومەتی هەرێم پەیڕەوی ئەکات و ئەو کەسانی کە دواتر دێنە سەردەسەڵات هەر پارێزەری بەرژەوەندیەکانی تورکیا بن ئەگەرنا من پێم وایە ئەو دۆخەی کە لە هەرێمی کوردستانە هەیە و ڕنگدانەوەی بەرژەوەندی حزب و بنەماڵەیە وای کردووە تورکیا بە ئاسانی بتوانێت ئەو بەرژەوەندیانە بپارێزێەوە بە شێوەیەکی تاکلایەنانە هەتا ڕادەیەکی زۆر ناتوانم بڵێم 100% بەڵام هەتا ڕادەیەکی زۆر ئەو بەرژەوەندیانی کە تورکیا لێرە ئەیپارێزێ هەرێمی کوردستان ناتوانێت بە هەمان شێوە بەرژەوەندیەکانی بپارێزێ بۆیە ڕنگدانەوەی ئەم سەردانەی مەولود چاوش ئۆغڵە بۆ بەغا بۆ هەرێمی کوردستان بۆ تەنانەت وەکو ئاگدارین بە تەمای برەودان و زیاتر فراوانکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ سلێمانی شاوەکو خۆیان ئەڵێن زیاتر گزارشتە لەو دۆخەی کە پەیوەندیەکەیە تورکیا وەکو دەوڵەت مامەڵە لەگەڵ حزب و دامەزراوەی حزبیاکە نەک هەرێم بۆیە ئەتوانێت بەو شێوە برە و بابە پەیوەندیەکانی ئەگەرنا لە سایی دەوڵەتە ناتوانێت